بەیانیتان باش بینەران و بسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باش سۆبات باش هاژەکان بۆ هیوایین کە ئەم ڕۆژ وەکو دەستپێکی ڕۆژی هەفتە و دەستپێکی ڕۆژەکە بە وزەیەکی باشەوە و بە ئومێدێکی باشەوە بڕوانینە ژیان و تەواوی ڕۆژەکەشمان بەو باشیە بەڕێ بکەین لەگەڵ ئێمە بینەر بن تا ئەو بەرگە و بابەتانی ئامادەمان کردووە ببێتە سوودێک بۆەوە. سڵاوێک بۆ ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 هیوادارین کە باش و تەندروست بن هەروەک هاژەی هاوکارم ئاماژەی پێکرد کە ئەمڕۆ بە هیواین کە دەستپێکێکی باش بێ هەر لە سەورە لە بەیانەکەیەوە هەتاوەکو کۆتایی ڕۆژەکە و کۆتایی هەفتە و کۆتایی ماڵ و کۆتایی ساڵ هیوایی هەمیشە باش بوونتان بۆ دەخوازیین ئێمەش هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین باشترینەکانتان بۆ بخڵقێنین لە پرۆگرامەکەمان بۆ ئەوی کە هەر لە بەیانیەوە کە دەست پێ دەکەن بەیانێکی باشتان هەبێت جا لەگەڵمان بن با بزانین ئەم بەیانیە چ جۆرە بابەتێک لە ناو پرۆگرامی بەیانی 24 ئامادەیە کە ئێوە بینەری بن. کۆنفرانسی نێودەوڵەتی لاوان بۆ ساڵی 2023 لە ئیمارات بەڕێوەچوو تێیدا 10 گەنجی هەرێمی کوردستان بەشداریان تێدا کرد. دەستگای خێرخوازی بارزانی لە ئەفرین بنکەی بارزانی بۆ خزمەتی منداڵە بێ سەرپەرشتەکان دەکاتەوە. لە یەمەن خێزانێکی هونەرمەند ماڵەکەیان کردوتە گەلەری شێوەکاری. هاژە وەک دەزانی ئێمە گروپی شاخەوانی زۆرمان هەیە لە کوردستان ئەو سروشتە جوانشی کە کوردستان هەیەی ئەوەندە لەبارە بۆی کە ئەو گروپانە بە بەردەوام ئەگەر چی هەبن لەگەڵ ئەوشە گروپی نوێ دروست ببن جا ئێستا باسی گروپێکی نوێ ئەەکەین کە دەست لە کچان پێکهاتون. ئەم گروپە پێکهاتوون لە کچانی ئاکرێت چونکە هەر ناوچەیەکی کوردستان سروشتەکەی ئەوەندە جوانە بە تایبەت ئەوەندە لەبارە بوو شاخەوانی کە چەندین گروپ و کۆمەڵە هەن کە شاخەوانیەکەن جا ئەم جارە لە ئاکرێ کۆمەڵی کچی جوان کچی ئازا ئەم گروپیان دروست کردووە و خۆشیانەڵەن کە ئیدیەکەینە پیشەی هەمیشەیمان لەگەڵەوەی کە وەرزشەکەین و شاخەکانی کوردستانیش ئەگەڕێن و شاخەوانیەکەین. بەڵێ مەبەستیار ئەوەیە کە چیاوانی بکەن هەموو چیاکانی کوردستان بگەڕێن و بە چیاکانی کوردستان ئاشنا بن جگە لەوەی کە ئەمە وەکو وەرزشێک بەکار ئەهێنن لەگەڵ ئەوەشدا بۆی کە تەندروست باش بن و دەروونێکی باشیان هەبێت کە ئەچنە ناو سروشتی کوردستان جا با پێکەوە کاری ئەم گروپە شاخەوانیە ببین. کەیلان کچەکە شێوەکارە ئەو دگەل هەند ji hevalên xwe hatiye di nav siruştî da. Li vêre cudayî hevalên xwe ew mijûlî kêşana wêneyekiye li ser vî siruştê ciwan yê ku ew hatîne navê da û bi vî awayî wê behsa hestê xwe kirin. gelek serencamên vî cihayî bi xwe rakêşa dîmenê ciwaniyê siruştî û avê اسمانی من حاول ضوی سروشتای بکم تابلوها که بوم بیت بیرهاتن. لپشت کار کیلانه اف حوالن و مجولی چالاکیه کار روشنبیری بون کود ناوی دا پرسیار دهاتن آراسته کرنو اف کسین بجدار بوی برسف ددان اوان گوتن کود ناو وی سروشتی دا مشیات درون خو آرام بکن. آفرتم نفسيا نيوم مرتاحة هرم جيلي مولا كي أن بيجين بريوان بس تشتي سياسي تشتكي ياكي نخوش مدفيا دير بيخين ادفي جوايدا فيرا جاشتكا وصف ما ديار كركو دروني ما آرام بيتن اف جاشتنات جرينج بو آفرتو كو ما بو ما بيت داره خوديار كتن نتن دجال خزانة خدا بيت براست خزانة دجال خزانة دا طمو تشجع كديا هاي بس هرواسا اف كون بونو اف چالاكجي هندا سر بورندي بو مروفيتيني تن هندا خوشين دين جدا هبون. دناوا و گشته دا گروپه که کچین چیاوان بناو چیاوانین آکره هات راگهاندنو اوان سوزدن که هر چند روزان جاره که تولیس سروشتی و سرکفتنا سرچیاین کردستانه ببن. دناوا و گشته خواه دا وان کچو آفرتان افروکل ویره دانا دیار کرن که اوجد خازن ایدی بتنه تولیناوا سروشتی ببن دا کدناو دا ورزش بکنو دا الیک دیج دا درون خو آرام بکن. آری حسین کردستان 24 ئاکرێ. گەرمای ئەم ساڵ
بڵێن گەرمایەکی زۆر لە ڕادە بە دەربووە تااقەت بڕووکێن گەرم نەبوو زۆر گەرم جاوە لە جیهانیش بە هەمان شێوە بوو کاریگەری شێ بوو لەسەر کەرتی گەشتیاری بە تایبەت ینی لەم ساڵا کاریگەری خراپی لەسەر کەرتی گەشتیاری دیاربەکر دروست کرد دیاربەکر ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێکا بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو گەرمایەوە گەشتیارێکی کەمتر ڕووی لەو شارە کرد جا کەرتی گەشتیاری لە شارەکە لە ئاستێکی باش بووە بۆیە ئەگەر پلەکانی گەرما نزم بێتەوە ئەوە کەرتەکەش دەبوژێتەوە چونکە پێشتر خەڵک بەهۆی کەش و هەوا لە بارەکەیەوە سەردانی دیاربەکری کرد هەرچەند خەڵک هەر سەردانەکات و گەشتەکات چونکە هەرێ پشووی هەیە دواتر خوێندن و دەوام و هەمووانە دەست پێکات ناچاری گەرماشە بێ هەندێک جار هەر گەشتەکە هەرەکەی Havîna îsal li Diyarbekirê bi tomarkirina pileyên germê yên di ser 5 dereceyê de derbas bû û yek ji kerta ku ji rewşa hewaya germ bandorên neyînî girtiye jî geştiyariya Diyarbekirê bû. Baltê kişandin ku bajarê Diyarbekirê di salên dawî de amadekariyên baş bo geştiyarî dikir û her carê jî hejmara geştiyaran zêde dibû. Lê ewil rûdana karasata bûmelerzê û duvra jî germa havînê bûye sedem ku geştiyariya bajêr qels bibe. Diyarbakır sıcak mevsimde Bi rastî ji ber bûmelerzê û piştre jî ji ber germên zêdeyên havînê geştiyarê îsal lawaz bibû. Lê ev hefteyeke bizavên geştiyarî her diçe zêde dibin. û bi diyarbûna Mihricana Rêya Çandiya Diyarbekirê re jî em çawerîne ku baştir bibin. Bajarê me bi gelek aliyên xwe û taybetiyên xwe hêjeyê geşt û gerê ye. Lê kerta geştiyarî jî çawa ku bi tiştên motivekirînê zêde dibe, bi sedemên nêrînî jî kêm dibe. Em ji bo ku werzekî baş derbas bikin amade ne. û bi dîrok, çand, şaristanî û gastronomiya bajarê xwe çawerîne ku geştiyar bên em ji wan bi kêfxweşî bigerînin û bikin mêwan. Geştiyarên ku serdana bajêrkirine û digerin jî radgînin ku ew ji pêşwaziya welatiyan ji gera leşûmarên cudayên çandî û dîrokî û tam û xwarinên bajêr kêfxweş geşta xwe berdewam dikin. İlk defa geliyoruz akrabalarım. Em bi malbat û hevalên xwe re ji Dêrsimê hatin cara yekemek û ez serdana Diyarbekirê dikim. Li aliyê me hênik bû piştî ku germ şikestin em hatin ku li vê derê jî bigerin. Me serdana gelek ciyên cuda kir her yek xwedî balkêşiyeke cuda bû. Me taştiyeke gelekî xweşxar. Heta niha dema me gelek xweş derbas dibe û em ê geşta xwe bidomînin. Buraya geldik. Diyarbakır'da ilk defa hayatımda ciğer yedim ben. Em ji İzmirê ber bi bajarên Rojhilet ve hatin. Em çûbûn Dêrsimê. Îro ji Dêrsimê hatin Diyarbekirê. Me li vê derê kebaba cîgerê xwar û gelek xweş bû. Cara yekem bû ku min cîger xwar û tamekî gelek xweş bû. Welatiyên vê derê jî bi germî pêşxwaziya me dikin, ew jî pir balkêş û baş e. Em li xan, mizgeft û malên dîrokî geriyan, me qehweyekî vexwar û em niha berdewam digerin. Bajarê Diyarbekirê bi ciyên xuyên dîrokî, bi çand, xweza û taybetmendiyên xuyên cuda. Di serdemên dawî de bala geştiyaran dikişand. Lê bi taybet germa îsal li ser geştiyarî, li ser kerta geştiyarî bandorê neyînî kirbû. Geştiyarkar jî balê dikişînin ku hem taybetmendiyên Diyarbekirê û bajarê Diyarbekirê hem jî ew ji bo mazûvaniya mêvanan û geştiyaran amade ne. Sidik Eren, Kurdistan 24, Diyarbekir. هەندێک لووتکەی جیهانی هەیە یاخود فستیڤاڵە یان دیبیتە جیهانیەکانن کە ساڵانی پێشووتر ئێمە لەوانەیە هەواڵەکە شیمان نەبیستایە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە کاتێکە و لووتکە نێودەوڵەتیانە بەڕێوە چێت لاوانی کوردستان بەشداربوون لەوێ لاوانی کوردستان توانایەوەیان هەیە کە لەوێ ببنە ئەندامی سەرەکی یاخود قسەکەر لەو لووتکانە لەو فستیڤاڵانە بۆیە یەکێک لە لووتکە نێودەوڵەتیەکانی لاوان کە لە ئیمارات بەڕێوە چێ بۆ ساڵی 2023 لە ئیمارات و دوبەی بەڕێوە چووە چەند لاوێکی کوردستان بەشداریان کردووە و ئێمە کردومانەتە تەوەرێکی گرنگی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 و میوانداریانمان کردووە. جا بە خێرهاتنیانەکەین و من ئەیان ناسێنم کە بەڕێز فارس مەحموود باڵوێزی ئاشتی نوێنەری گەنجانی کوردستان و عێراق کە بەڕێزیانن و کاک محەممەد مەسیح کە بەرپرسی پەیوەندی دەرەکیەکانی پەرلەمانی جیهانی گەنجانن و خات و کاژین بە ڕۆژی کە چالاکوانی بواری گەنجانە و بەشداری کۆنفرانسەکەیان کردووە و لەو لووتکەیە بوون.
هاوکار ئاماژەی بۆ کرد کە بەخێر هاتنتانەکەین پێش هەموو شتێک ئاماژەی بۆ کرد کە پێشتر ئێمە ئەم جۆرە لووتکانە تەنانەت ناومان نەبیست بوو بەڵام ماوەی چەند ساڵێکە دەرگای وڵاتانی جیهان بەڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە و گەنجانی هەرێمی کوردستان لە قۆناغە جیاجیاکان توانیویانە بەشدار بن لەم جۆرە لووتکانە و ئەمە یەکەمین لووتکەش نییە و کۆتا لووتکەش نابێت بەڵام باسی ئەم لووتکەیە بکەین لە جەنابتەوە دەست پێکەین کە نوێنەری گەنجانی عێراق و کوردستانیشیت. سەرتا زۆر سپاس بەم دەرفەتە ئەم لووتکەی گەنجانی جیهان بوو لە دوبەی بەڕێوەچوو بۆ ماوەی 3 ڕۆژ بەشدار بوو. ئێمەش لە تیمی کوردستان من و کاک محەممەد سەرپەرشتی سەرجەم کۆنفرانسەکان دەکەین هەرجارە و دەرفەت دەرەخسێنی بۆ کۆمەڵی گەنج لەگەڵ ئێمە بن بۆ ئەوانش ئاشنای کاری ڕێکخراوی بن لەگەڵ گەنجانی وڵاتانی تر ئەم جارە جیاواز لە جارانی تر ڕاستەخۆ دوای تەوابوونی باڵێن ئەم کۆنفرانسە لە نزیکەی کۆی 100 گەنج من و کاک محەممەد یەکێک بوون و گەنجانێکە مقابلە کراین ڕاستەخۆ قبول کراین بۆ ئەوی بەشداری مؤتەمەرێکی جیهانی بکەین لە ئەمریکا ئەمە جێ خۆشحاڵی بۆ ئێمە یعنی واتە لە دوای ئیماراتەوە سەفەرێکی ترتان لە پێشەوە سەفەری ترمانێ بۆ ئەمریکا لێ قبول کراین نزیکەی 50 وڵات بەشدار بوون لە کۆی 100 گەنج لە سەرتانسەری جیهان پانەلیستەکان زیاتر ئەم جارە تایبەت بوو بە بابەتی کەلتوریەکان ئێمەش وەکو تیمی کوردستان کاک محەممەد پانێلێکی پێشکەش کرد سەبارەت بە کەلتوری کوردستان و ئەزمموی 4 ساڵی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لەم کابینێ بە خۆشحالی وە زیاتر برەوی بە هێز و توانای گەنجانداوە و بابەتە نێوخۆییەکان ئەمە پانێلی ئێمە بوو و بابەتێکی تریش ناساندنی جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆک بارزانی وەکو کەسایەتی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باش پێم خۆشە دوای ئەوەی کاک محەممەد دوای بێم وڵات لە بەروی باڵانسی جندەری ڕاکەمە ئەچمە لای کاژین بەشداریکردنە چۆن بوو چیرۆکی بەشداریکردنەکەت هەتاگاتەوەی کە هاتوویتە ئێرە بۆمان باس کرد چیت کرد لەوێ و گرنگی بەشداریکردنتان چییە ڕۆڵی تۆ چییە لەوەی کە لەوێ کار بکەیت لەوێ بەشدار بیت. سەرەتا سڵاو لە ئێوە و بینەرە بە ڕێزەکانی کانالی کوردستان 24 سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ سەبارەت بە بەشداریکردنم پێویستە ئاماژە باو خاڵە بکەم کە ئێمە پێشتریش بەشداری چەندین چالاکی جۆرا و جۆرمان بە شێوەی ئۆنلاین کردبوو کە ئەو ڕێکخراوە ڕێکی خستە بوو بەڵام ئەم جارە بانگەشت کراین کە بەشداری ئەم کۆنفرانسە بکەین کە لە وڵاتی ئیمارات لە شاری دوبای بەڕێوەچوو بۆ من وەک گەنجێک وەک کچە کوردێک کچە شەهیدێک کە لە ناو خەڵکی ناوچەی شۆڕژگیری بارزانم زۆر گرنگ بوو کە بتوانم بەشداری ئیڤێنتێکی وا نێودەوڵەتی بکەم و هەروەها ئاشنابوون و گۆڕینەوەی بیر و ڕەجیاوازەکان لەگەڵ نوێنەر و بالیۆزە جیهانیەکان دەرفەتێکی گرنگ بوو بۆ من بۆ ئەوەی بتوانم لە ئایندەدا زیاتر بەشداری ئەو جۆرە کۆنفرانسانە بکەم و زیاتر بتوانم شارەزای کلتورە جیهانیەکان بم. زۆر چاکە. جێشانازیە کە هەر جارێکە گەنجانی هەرێمی کوردستان دەچنە هەر لووتکەیەک لە دوای ئەوە نییە بڵێن کۆتایی پێدێت لەوێەوە دەرفەتی دیکە دروستە بێ و ئێستا کە کاک فارس ئاماژەی پێکرد بۆ ئەمریکاش دەچن جەناب بچکاک محەممەد وەکو بەرپرسی پەیوەندیە دەرەکیەکانی پەرلەمانی گەنجانی جیهان ئەمەوێ بزانم ئەو پەیوەندیە ئەو پردی پەیوەندیەتان چۆن دروست کردووە کە لووتکەیە هێشتا کۆتایی نەهاتووە یاخود لە ناو لووتکەکان لەوێەوە چاوپێکەوتن لەگەڵ ئێوە ئەکرێت دوابەدای ئەوە خێرا ئێوە یەکسەر لە لووتکەیەکی دیکە لە وڵاتێکی گەورەی جیهان دیسانەوە بەشدارە بن نهێنی ئەمە چیەکەنەوە؟ خۆی سەرتا دەمەوێت بەیانی ئێوە و بینەرانتان بەیانتان باش بکەم و هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک نهێنی ئەمەی کە ئێمەوە پەیوەندیمان بەستووە لە گەڕێکخراوەکان وەک ئێوە سەرتا ئاماژەتان پێدان جاران لەوانە شتێکی سیر بووە گەنجانی کورد چوبانە دەرەوە بۆ کۆنفرانسیان کۆربەندیان حتا گوێ لە گەنجانی کورد بگیرایە بەڵام ئێمە کە بەتایبەت ئیشمان لەو بوارەیەوە دەرچووی بەشی پەیوەندیە نێودەوڵەتەکانین هەرزوو هەستمان کردووە کە ئێمە قوتابی ئەو بەشە بین ئەبێ پەیوەندی دروست بکەین چونکە
خۆی بەشەکەەوە ئەخوازێت و پەیوەندی دروست بێ ئەجا بە تایبەت کە ئێمە دەچین لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتیەکانیان تەنانەت لەگەڵ بەرپرسانی حکومی وڵاتانی دراوسش ئێمە پەیوەندیمان هەیە وەکو گەنج زۆر جاری وا هەبووە بانگهێشتیان کردوین بۆ تەنانەت سەرۆکایەتی کۆماری تورکیا ئێمەی بانگهێشت کردەوە بەندە وەکو یەکەم گەنج لەسەر ئاستی هەموو عراق منیان بانگهێشت کردووە کە لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆکی تورکیا بووە ساڵی پار و کۆنفرانسی ئاشتی پاریسی شێکێکی لە کۆنفرانسە هەرە گەورەکانی تر بووە کە ئەویش سەرۆکی فەرەنسا خۆی سەرپەرشتی دەکرد ئەمە من دەمەوێت شتێکی تریش ئیزافە بکەم کە زۆر گەنج هەن ئێستا لەوانەیە سەیری ئێمە بکەن دەیانەوێت بزان لەبارەی پەرلەمانی گەنجانەوە ئەم پەرلەمانە پلاتفۆرمێکی گەنجانەیە نوێنەری لە 150 وڵاتێک هەیە ئەمانە هەر جارە و با بڵێن ئیڤنت و چالاکی و ئەمانیان هەیە لە شێوەی نێودەوڵەتی و هەر گەنجێک و لە وڵاتێکەوە بانکێش دەکرێت ئێمەش وەکو کورد ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەیە دەرفەت بڕەخسێنین بۆ گەنجانی ئێمە چونکە گەنجانی ئێمەش توانا و وزەیەکی زۆر باشیان هەیە و ئەوانش دەتوانن قسەی خۆیان بکەین و خەڵک گوێیان بۆ بگرێتن و بیرروکەی زۆر جوان هەتا با بڵێن چارەسەریان هەیە بۆ کێشە نێودەوڵەتیەکان یەکێکی لەو کێشانەی کە زۆر تەرکیزی لەسەر دەکرێتن بریتە لە ئەو کێشە نێودەوڵەتیانەی کە گەرمبوونی جیهانە ئەمانە کۆمەڵێک گەنجی بەتوانا و لێ هاتوو کارامەی کوردستانمان هەنا ئێمە هەر لە ئاستی کوردستانش پلاتفۆرمێکمان دروست کردووە بە ئۆنلاین ئێمە گروپمان هەن کۆمەڵی گەنجمان کۆ کردوێتەوە ئەم گەنجانە هەمووی گەنجانی کارامە و لێ هاتوو خاوەن ئەزمونن هەموو ئەمانە کە کۆنفرانسێک دەبێت یاخود کە دەرفەتێک دەبێت ئێمە لەگەڵیان بەش دەکەین پێیان دەڵێن کە چالاکیێکی لەم شێوەیە هەیە هەر کەسێک دەیەوێ و بەپێی ئەو داواکاریانەی کە ڕێکخراوەکان هەیەیانە ئێمە دەرفەت بۆ ئەوانیش دەڕەخسێنین و هەروەک بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد ئەمە یەکەم ئیڤێن نەبوو کە ئێمە بەشداریمان کرد بەڵام لەم ئیڤێنتە ئێمە زیاتر دەرفەتمان بۆ گەنجانی کورد ڕەخسان کە ئەوانش بەشدار بن لە پاڵ ئەوش گەنجانی وڵاتانی شارەکان یعنی شارەکان تری عراق و هەندێک جاریش وڵاتانی دەوروبەر باشە کاک فارس لەسەر چ پێوەرە گەنجان هەڵەبژێرن گەنج چۆن ئەتوانێت بەشدار بێت لەم جۆرە دیبیت و لوتکانەی کە ئەنجامەدرێ لە گیان ئەوان چۆن دەرفەتیان هەیە کە گەنجی زۆر بەهرەمەند و بەتوانامان هەیە سەرەتا لینکێک بەڵاو دەکرێتەوە لە ڕێگەی لینکەوە ئەتوانن ئەپلای بکەن ئەپلای لینکەکە بکەن بە پێ مەرجانی کە دیاری کرا بۆ نمونە بێگومان ئەبێ زمانی ئینگلیزی بزانێ زمانی عەرەبی بزانیشتان باشترە ئەمە بەلایەنی زمانەکەەوە دواتر ئەبێ بارگراندێکی ڕێکخراوەی تێبێتن بۆی بتوانی بشنەبێ شتێکت پێوی بۆی بتوانی مناقەشیان لەگەڵ بکەی لەسەر بابەتە جیهانیەکان لە بەڕووی بابەتەکانمان بابەتی جیهانین ئەوان بابەتەکان دیاریەکان یان بەڵێ ڕێکخراوەکە خۆی دیاری دەکاتن بابەتەکە زۆر جارێ بابەتی جێندەرمانەیە بابەتی کەشوهەوامانەیە بابەتی کللتوریمانەیە توش کە بەشداریوی باڵێن ئیڤنتێکی وا جیهانی ئەبێ عەتمەن شتێکت پێ بێتن بۆی بتوانی مناقەشەی لەگەڵ باڵوی زوونێنەر وڵاتەکان بکەیت زۆر چاکە خات و کاژین ئێستا فارس ئاماژەی بۆ کرد هەر جارە و لە هەر لووتکەیەک بابەتێک گەڵاڵە دەکرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت ئەم جارە ئەم بابەتێک کە ئێوە بۆم لووتکەیە ڕۆشتن بۆ ئیمارات و لە دوبەی بوون بابەتەکە چی بوو چۆن توانیتان بەشداری بکەن و چۆن دەنگی گەنجی کوردستانتان گەیان بۆ بابەتێک کە پەیوەستە بە لووتکەکە ئەم جارەیان ئەم کۆنفرانسە تایبەت بوو بە پرسی گەنجان و بابەتە کللتوریەکان ڕۆلی گەنج لە کۆمەلگە ئەوەی کە چەند گرینگە پێویستە لە هەموو بوارەکان گرنگی پێ بدرێت و هەروەها ئێمەش وەکو خەمخۆرێک وەکو هەر تاکێکی کورد هەوڵماندا کە بتوانین باسی کێشەی گەنجان لە وڵاتی خۆمان بکەین و ئەوەی کە چۆن پەرە بدەن بە بوارەکان چۆن گەنجەکانی ئێمە لەگەڵ گەنجەکانی وڵاتانی تر پەیوەندی دروست بکەن لە هەموو بوارەکاندا چونکە هەروەک دەزانین گەنج ئەو چینەیە کە لە داهاتوودا وڵات بەڕێوە دەبات و هەروەها ئێمە باسی ڕۆلی ئافرەتمان کرد ئافرەتی کورد کە لە هەموو شۆڕشەکانی کورد بەبەرداوامی بەشدار بەشان بەشانی پیاوان و هەروەها باسی ڕۆلی ئێستای ئافرەتی کوردیشمان کرد لە کۆمەلگای کوردەوەریدا جلی کوردیتان لەبەر نەکرد چکە بابەتەکە ڕۆژی یەکەم کە ڕۆژی ناساندن بوو ڕۆژی یەکتر ناسین بوو
هەر کەسێک بە جلوبەرگ و کللتور و شناسی تایبەتی خۆی بەشداری کرد ئێمەش وەکو گەنجانی ئەڵاواڵا کردبێت بە جلو کوردی ئێمەش وەکو گەنجانی کورد بە جلوبەرگی کوردی بەشداریمان کرد دەستا کاک محەممەد تا چەند گرنگە گەنج با بگەڕێنەوە سەرەتا کاری ڕخراوی بکات کاری خۆبەخشی بکات بۆی وردە وردە لەم کارانەیەوە بێتە ناو ئەم جیهانەوە بێتە ناو ئەم بابەتانەوە ینی چەندێک گرنگە لێرە ڕێنمای چی بە گەنجانەی کە پێویستە کا پێشەوە یەکسەر بڵێ با دامەزرم با کارێکی خۆمم هەبێ پێویستە من کاری بکەم خۆبەخشی بکەم بەشداری ڕێکخراوێ بکەم جا دواترەوانە دەرفەتە بن بۆی خۆی لە کۆمەلگا ئێمە ڕخنەیەک ئەگیرێ کە ئێمەش هەر دەرچووی زانکۆین وە ڕخنە ئەگیرێ ئەڵێ ئێوە چالاکی بۆچی ئەەکەن و کەس گوێتان بۆ ناگیرێت و با بڵێن گرنگیتان پێ نادرێت بەڵام خۆی گرنگ نییە تۆ لە زانکۆ چی با بڵێن چەندێک لە زانکۆ ئەمیتنەوە یان چ بەشێک تاو ئەەکەی گرنگ ئەوەیە تۆ دوای زانکۆ خۆ دروست بکەیت ئەجا زۆر لەوە گرنگتر ئەوەیە تۆ لە چالاکیە بەخۆبەخشی بەردەوام بی چونکە ئەو ئەزمونەی بەخۆبەخشی وەرەگریت جا هەر کەسێک لە مەجای خۆی لە بابەتی خۆی ئەمەی تۆ لە خۆبەخشی وەرئەگیرێت هەر لە دروستکردنی کەسایەتی خۆت هەر لە دروستکردنی پەیوەندیەکانت تەنان من ئێستا دەتوانم باسی خۆم بکەم ینی لە زۆر جێی فەرمیش ئەو قسەیە کراوە من بە حکمی ئەوەی کە لە ناو ڕێکخرا و بەتایبەت لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان یعنی پەیوەندیەکی وام دروست کردووە یعنی کەمتر نییە لە کۆنسوڵێکی لە وڵاتانی دەوروبەر یعنی ئەمە بۆ من جێگای شانازیە من وەکو گەنجێکی کوردستان خەڵکی دەڤەری بارزان سەختیت بینیوە تا گەشتی بەمە سەختەیەکی زۆرمان بینیوە ناخۆشی زۆرمان بینیوە حتمما بە هەژاری و بە ناخۆشی و بە دەردەسەری ئەمەمان بینیوە محەممەد سەختیتان نەبینایە چێژەکەی ئاوهانە حتمما چونکە بڕوا بکە ئێستا خەڵکانێک یعنی هەر کە چوومە ئیماراتیش لەوێ کە پانەلێکم پێشکەش کرد لەوێ یعنی هەندێک جار کۆنسۆڵ دێن قسەمان لەگەڵا ئەکەن و ئەمانە ئەوان وە ئەزانن ئێمە لە جیهەتی فەرمیەوە ڕۆیشتوین یان با بڵێن حکوومەت با بڵێن وەزیفەمان هەیە لە حکوومەت بەڵام کە باسی خۆمان ئەکەین کە پێیان دەڵێن ئێمە وەکو خۆبەخش لە ڕێکخراوەکانە دەین یان هەندێک جار کەسانی فەرمی بانکشتی کۆنفرانسەکان ئەکرێتن ئەجا لەم کۆنفرانسە کە ئێمە باسی ئەزمۆنی خۆمان بۆ ئەەکەین باسی ئەم خۆبەخشیە ئەەکەین ئەوان زۆر پێیان سەیرە یعنی بەتایبەت بۆ وڵاتێک وەکو عێراق کە ئەوان دەڵێن تەرکیزی عێراقی هەموو جار با بڵێن شەڕە و زیاتر گەنجانی ئەوێ با بڵێن وەکو گەنجانی ترنی لە ناو خەڵکو ئەمانە بۆیە پێیان سەیرەوە پەیامی منیش بۆ گەنجان ئەوەیە کە تۆ زانکۆت تەواو کردووە و دانیشتووی یعنی ڕاستە لە هەموو وڵاتێکە بە پێی ڕێژە لەوانەیە دەرفەت نەبێت تۆ دامەزری بەڵام خۆ دەرفەت هەیە تۆ گرنگی بە توانەکانت بدەیت دەرفەت هەیە تۆ خۆت دروست بکەیت دەرفەت هەیە تۆ کۆمەلگاکەت لە پێیگەی خودت بەرەو پێشەوە بی بۆیە داوانی دەکەم ئەوانیش بەردەوام بن ئەوانیش بێنە ساحەکە گەنجانی ئێمە خاوەن وزە و تاقەیەکی زۆر تایبەتن من لەو بڕوایدام ئەگەر ئەوان وەکو ئێمە بێنە پێشەوە دڵنیام گۆڕانکاری زۆر گەورەکەن زۆر درستە کاک فارس ئێستا کاک محەممەد ئاماژەی بەوەدا کە ئەوەندە ئەتەکێتێکی قسەکردن و ڕفتارکردن وەکو باڵوێزێک ئەم گەنجانی کە سەردانی هەر لووتکەکەن یان خود بۆ هەر وڵاتێک سەردانەکەن ئەو ئەتەکێتیان پێوە دیار وازان لە لایەنێکی فەرمیەوە هاتوون بەڵام هەر بە تەواتی بابزانین لایەنە فەرمیەکانی هەرێمی کوردستان تا چەندە هاوکاری ئێوە بوونە بۆ ئەوەی کە ئاسانکاری بۆ ئێوە بکرێت بۆ بەشداری بوون لە لووتکەکان یاخود بۆمانەوەتان لە لووتکەکان یاخود پردی پەیوەندیتان بەهێزتر بکەن تا چەندە ئەمە هاوکار بوو لە کاتێک ئێمازانین سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەر لە کوردستان 24ەوە چەندین دیبیتی تایبەتی لەگەڵ گەنجانە هەبووین گرنگیەکی زۆر تایبەت بە گەنجانەدات بابزانام لەگەڵ ئێوەیە چۆن بووە وڵا با بڵین بابەتی هاوکاری دەکرین بەڵامە پێ پێویست نییە هێشتا هیوادارین نەک ئێمە هاوکاری گەنجانی ترش بکرێت بۆەوەی گەنجانی ئێمە هەست بەوە بکەین کە لایەنە پەیوەندیدارەکەن خەمخۆری ئەوانن لەبەرەوەی ئەم گەنجانی ئەم وڵاتە گەنجی هەر وڵاتێک بڕبڕی پشتی و ئەم وڵاتەیە لە داهاتوودا ئەم گەنجانە بن بەسەرکردەوە بن بە سەرۆکوەزیران ئێمە لەسەر خەتین لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ کاک محەممەد و برادرانی خۆمان بۆ ئەوەی ئیڤێنتێک لەم جۆرە بهێنێ کوردستان جا هەندێک ڕێکارەکان ماماوە بۆ ئەوەی تەواو بکەین ئینشاءڵڵا لە بەرنامەمانە نوێنەر و باڵێزی نزیکە 60 وڵات بانگشتی کوردستان واتە ئێمە ببین بە میواندارکردنیوانە ئێمە میوانداری ئەو گەنجانە بکەین بەڵێ پرۆگرامەکەمان نزیکە تەواوێ پرۆپۆزەلەکەمان جا هیوادارین لایەنی پەیوەندیدار بێنە سەر خەت لەگەڵمان بۆی نمایشێکی جوانی کوردستان پێشکەشی نوێنەر و باڵێز وڵاتەکان بکەین کە ئەوانەی سەردانی کوردستان دەکەین
ئەو ئاشتی و سەقامگیری لە کوردستاندا هەیە ئەو ئەمنیەتی لە کوردستاندا هەیە ئەو سروشتە جوانی کوردستان جاو میوان دۆستی کە خەڵکی کورد و کوردستان هەیەی بە تایبەتی هەر باڵوێزی وڵاتێک سەردانی کوردستانەکە و خواردنی کوردستانەکە و خەڵکی کوردستانە بینێت کە ئەڕاتەوە چاوپێکەوتنی لەگەڵ کەنگسە باسی میوان دۆستی خەڵکی کوردستانەکە لەسەر قسەی جەنابێت برادێکی ئوکرانیمان لەگەڵ و کچێک بوو پێخۆش لەگەڵمان سەردانی کنسولخانەی عێراق بکە لە کنسولی عێراق شار لەوێ کوردە خەڵکی دووەکە جا بە خێراتنێکی زۆر ئێمە کرد زۆر پاڵپشتی ئێمە دەکە هەموو جارێک یارمەتێکی زۆرمان دەسوپاسی دەکەم لێرەوە جا پێی سیر بوو کە چوینەوە لە دوایکە لە میواندارێکە ڕۆژنەوە زۆر پێی سیر بوو لەگە برادرانی ئێمە قسێکە گوت پێم خۆشە سەردانێکی کوردستان بکەم لەسەر قسەی جەنابەت کللتوری کوردی وایە زۆر میوان دۆستە زۆر ڕێز لە میوانەکە نەگرێ اینجا ئێمە پێمان باشە لەم ئیڤنتێکا بینە کوردستان نمایشێکی جوان ئەم کولتورە جوانە بکەین بە ڕووی نوێنەر و باڵۆیزە وڵاتانی کە سەردانی کوردستان دەکەن لێرەشەوەدا لە جەنابی سەرۆکوەزیران دەکەین و لە ستافەکەی پاڵپشتی ئێمە بکەین بۆەوەی ئەم کولتورە جوانە ئەم سروشتە جوانی کوردستان بکەینە نمایشێکی جوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خات و کاژین وەکو خانمێک و دواتریش وەکو بەشدار بوویەک پەیامت چییە؟ ئێمە لە کۆمەلگای کوردیدا بەشداریکردنی کچ هەتا ڕادەیەک سنووردارە بەڵام داواکاریم ئەوەیە کە خانەوادەکان پاڵپشتی کچەکانیان بکەن من لێرە سوپاسی بێپایانی خانەوادەکەم دەکەم کە پاڵپشتی منن بە بەردەوامی و هەروەها کچەکانیش ئیدیکە یعنی تەواو 2023 ئێمەش پێویستە وەکو وڵاتانی جیهان بەشداری لەم جۆرە ئیڤنتانە بکەین ئەزمونێکی گرینگە بۆ ئێمە و هەروەها دەتوانم بڵێم ئەو کچانێک کە خوێندنیان تەواو کردووە لە ماڵەوە دانیشن ئەتوانن بێن بەشدار بن وەکو خۆبەخش و دەتوانن لە دوو خەونەکانیان بچن ئەگەر ئامانجیان هەیە بە دوای ئامانجەکانیان بکەون بەو هیوایە ئینشاءڵڵا کچان بەتایبەت ئیتر ئەوەی کە خانم بێ ئەوەی ژن بێ ئەوەی ئافرەت بێ ئەوەندەی بیرۆکە هەیە لە یەک ژوورە بیرۆکی ئەوەی هەیە کە چی بکات چی دروست بکات چۆن خۆی بژێنێ لەبەرەوە پێویستە کایتر کار بۆ ئەوکرێت سپاسان نەکەین کە لێرە ئامادە بەشدار بوون هەر سەرکەوتە خۆشحاڵ بووین سەرکەوتو بن هەمیشە هەر لە باسی کاری ڕێکخراوەی ئەمێنینەوە بەڵام ئەمەیان زۆر جیاوازترە ڕێکخراوێک لە کوردستانەوە چێت بنکە لە شوێنێک ئەکاتەوە کە هەر بەشێکی دیکەی ئەم کوردستانەیە لە ئەفرینی ڕۆژاوای کوردستان بنکەی بارزانی بۆ ڕۆشنبیری و گەشەپێدان لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە هەر لەوێ بنکەیەکی کردێتەوە هەژە کە لە بنکەی بارزانی چالاکی جیاواز بۆ مناڵان بە تایبەتەوە مناڵانەی بێدێک و باوەک بوون ئەنجامەدرێ و ئامانجیش لە دروستکردنیە بنکەیە کەمکردنەوەی ئازار ناخۆشیەکانی ئەو مناڵانەیە تاوەکو تێکەڵ بە کۆمەلگا بکرێنەوە وەزانین لە کاتی بوو مەلەرزەکەشدا یەکەم دەستگا کە بەهانای و منداڵانەوە چووکە کەوتبوونە ژێردار و پەردوی ڕووخاوە دەستگای خێرخوازی بارزانی بوو بەڵام دەستگای خێرخوازی بارزانی بەجێ نەهێشتون ئێستا بنکەیەکیان بۆ کاتۆ بابیبینین هەموو هەول تێنەکردن داکۆ هەنێکی ئێش و ئازارێن و ئەرتهەژێ دەدیتەوەنش بیر بکەن. ئەفسێ زاڕۆکێن بێسەمیانمانە یەن جندرێسێ و باژارێ عەفرینە ڕۆژاوای کوردستانێ گۆپازدە جوان قوربانیên ئەرتهەژێنە. ئەف چالاکی ji aliyê navenda Barzanî ya çand û geşepêdanê ji bo wan têne encamdan. Bi gotina zarokan ew jî bi van çalakiyan gelekî dilxweşin. Tişkî cinderêsê derkediran nişatek xweş û em dixwazin tişkî cinderêsê ji vê tirsê derxînin û saeta dezgeya Barzanî dezgeya xêrxweziya Barzanî xweş em tim nişat mar çêdike em dixwazin kêfin saeta xweş. Sê Barzanî em xwe bi kêfin me şeurê me zilzalê de me ji bîr dikin me pir bi kêfin. Lê gorî endam û rahênerên navendê ew bi hemû karînên xwe hewl didin piştevaniya wan zarokan bikin û rewşa wan jî bişopînin. Heya dilê wan xweş bibe. Bi gotina wan
چالاکی و پروگرامین گو او پیرات بن جودانه جبلی چالاکین ورزشی ناونداوان چالاکین پروردهکرنه فیربون و ین پشتوانیا درونی و جیبجی کرنه جیل خودگره. از پروین دو دخم فرمانده دزگاه خاصی برزاوی عفینه بتعاون مع منظمة كاريتاس ألمانيا رو نشاطات جمع مركز هنا نشاط تعليمي هيا ترفيهي هيا دعم نفسي هيا ضمن نشاطات مي ترفيهي ظهروا ما زاروك دار خستن ملعبية عفرين معناه وضغط نفسي سري نديو صفك ببين معناه جوك هافولتي ما بين زاروك عفرين وجندريسي تشيبه زاروك بركي خاشبين شابيدانية او ناوند چاری میه هفته مدست بیکر مبکر تیدا دست بیکی زاروکید ای جندریسی و عفرینه ما هانین ورا ایگ ویدیو بیباب ای سیوی کاری من لوجستیکه چه پیتوید سنتری هنه از وان پیدا دکم ده چاره تیرمها در باسبوی ده او ناوند جعالی دزگاه خیرخوازی بارزانی به هفکاریا رخصنا کاریتاس یا آلمانی هاتیه وکرن. آرمانجه پشتگیری و پشتوانی زاروکین بیده و باوماند ارتجه ده. حیاکو او زاروک تفلی چواکی ببن و تکلیه وان به زاروکین دن را باش ببه و فشارین درونیجی لسر وان کم ببن. ئەمڕۆ فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانە دەست پێ کات لە کتێبخانەی گشتی سلێمانی لەوێژنی سۆڤان بەشداردی ئاخر بەداخەوە جا ئەو چالاکیانە زۆر گرنگن هاژە کە لە کتێبخانەکان ئەنجامە دێت چکە چەند ڕۆژێک ئەخایەنێت چالاکیەکە جیاوازە ڕەنگە کتێبێک یا دوو کتێب ئەخرێتە بەردیدی خوێنەر بۆی کە دواتر دابنیشن گفتوگۆی لەسەرکەن مناقەشەی لەسەرکەن یان خود چالاکیەکان جۆرا و جۆرن بەڵام ئەمڕۆمانەوێت بزانین کە ئەو فستیڤاڵی کە با بڵێن فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانەکانە دەستی پێکردو لە سلێمانی بە شێوەیەک بۆ زانیاری سەبارەت بە فستیڤاڵەکە وەربگرین کە چەند ڕۆژە خایانێت چۆن خەڵک تێدا بەشداریان کردووە ئەوە لەگەڵ دیاری وەستا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکان گفتوگۆی زیاترەکەین بەیانیتان باش وە هیوادارین کە ڕۆژێکی باشتان دەست پێ کرد بێت. کاک دیاری سلااوت لێبێت لە سلێمانی و هەر لە ناو کتێبخانەی گشتیەوە لە گەڵمانی جا پێمان خۆشە باسێکی چالاکیەکەمان بۆ بکەیت تا بینەر و بیسەریش ئاگادار بێ لەوەی کاشمێر چەند دەست پێەکە چەند ڕۆژە خانێەوە چالاکی جۆرا و جۆرەکان چین لە ناو کتێبخانەی گشتی لەم فستیڤاڵەدا. سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان بۆ بینەرەکەتان دیارە ئەم فستیڤاڵە 6 ڕۆژە خەیانێ 12 لیژنە لە بەڕێوەبەرەتی کتێبخانەی گشتی سلێمانی سەرپەرشتیەکە بە ئامادەبوونی جەنابی وەزیر و سەرجەم ئەو برادرانی کە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پەیوەستن بە ئیشەکانەوە فستیڤاڵەکە توانین هەر فەرمانبەران ئێستا لە کەشوهەوایەکان بە هەندێکیان بەجلی کوردیەوە وەکو جەژنێک سەیریەکەن چالاکی جۆرا زۆری تایە لە ئیشی دەستەوە تایەتی هەتاکو بەردەوام و پێشەنگای کتێب هەیە لە ڕۆژی یەکەمەوە تا ڕۆژی شەشەم کۆڕی شعری تایە چالاکی خوێندنەوەی چالاکیەکانی کە ئەتوانین سەرجەمیان بڵێن لە پێشەنگای کتێبەوە دەست پێەکە لە فۆتۆگرافی لە ئیشی دەست زیاتر لە 14 خانە و دەستگا بەشدار بوون کە کتێب عەرزەکەن لەوێ ئەمانە هەمووی لەو 6 ڕۆژەیە توانین بڵێن ئەبێتە چالاکی ئەم ئیشەی بەڕێوەبەرەتی کتێبخانەی گشتی سلێمانی کە بەڕاستی من لێرەوە توانم بڵێم لە بەڕێوەبەریەوە لە کاگالانەوە جێی دەستخۆشیە تا سەرجەم فەرمانبەران کەدا بەش بوون بە 12 لیژنەوە سەرپەرشتی ئیش و کارەکانەکە. زۆر چاکە کاک دیاری دیارە کە ناوتان ناوە هەفتەی با بڵێن چالاکی کتێبخانەکان ئەم ماوەی 6 ڕۆژە ئەمە یەکەم جاریش نییە کە ئەنجام بدرێت ئەم فستیڤاڵ یاخود ساڵانەیە چۆنە و جێ ئەگەر ساڵانەیە ئەگەر ساڵی تریش ئەنجام درراوە جیاوازەکەی چییە لەگەڵ ساڵانی پێشووتر؟ ئەم چالاکیە نامۆ نییە بە بەڕێوەبەرەتی گشتەکەمان بە تایبەتی لە پارێزگاکان و لە سلێمانی لە دووهۆک لە هەولێر کە ساڵانە لە هەڵەبجە لە گەرمیان ئەم چالاکیانە ئەکرێ بۆی بتوانین زیاتر خوێنەر نووسەر گەنجان خوێندکاران هەموو چین و توێژەکان ئاشنا بکەین بە خۆمان ئەوانی کە خواستیان لە بۆ نمونە
یەکێک لە چالەکان پێشنگایکی فۆتۆگرافیە، یەکێک لە چالەکیەکان ئیشی دەستە. هەموو ئەوانەمان کە کۆ کردوتەوە کە گەنج کە هەموو چین و توێژەکان بتوانن بەشدار بنتیایی و ئاشنا بن بەم کتێبخانەیە و بتوانین خزمەتێکی زیاتری هەموو چین و توێژەکان بکەین. و بەردەوامیژە بێ ساڵانە ڕەنگە 1-2 ساڵ لەبەر پەتای کۆرۆنا و لەبەر باری ئابووری نەمانتوانی بێ یا سستیمان کرد بێتایە، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ بە هاوکاری جەنابی وەزیر و پارێزگاری سلێمانی و سەرجەم ئەو کەسانی کە هاوکار بوون توانیمانە ئیشێکی زۆر باش بکەین. ئەم هەفتەیە بکەین لە سلێمانیا بکەین بە هەفتەیەکی گەشت بۆ ڕووراکبیری و ڕۆشنبیری و خوێندنەواری و بۆ هەموو ئەو بابەتانەی کە کۆمەلگا پێویست پێیەتی. باشە بەڕێز دیاری باسێکی ئەو چالاکیە هونەریانشمان بۆ بکە بە تایبەت کە ئەنجامە دریان چەند ڕۆژەدا و ئەو خەڵاتانەی کە پێشکەشەکرێ بۆ کێن لیژنەکەتان چۆن جێبەجێیەکە و چاوەڕێیەکەن کە بەشداریوەکی زۆر بێت بە تایبەتەوە 6-7 ڕۆژ خەریکی ئەم کار و چالاکیان نابن؟ بەڵێ ئێمە بەتەماین و نەک بەتەمان هەرخواستیش ئەوەیە کە خەڵکێکی زۆر باش بەشدار بێ و ئێمە ڕۆژ سعاتێکیشمان تەرخان کردو بۆ وەفابوون بۆ ئەو فەرمانبەرانەی کە کۆچیان کردووە مەدالیا ڕێزلێنانیان پێشکەش بکەین کە هەر ئەمڕۆ لە سعات 4 لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەو یاداکەینەوە کە پێم وایە ئەوەش وەفایەکە بۆی بتوانین فەرمانبەران زیاتر بە گۆڕوتینی باشتر خزمەت بکەن بتوانن و تێبگەن لەوەی کە لە دوای نەمانیشیان بە هەچەوە کارێک بێ بە خانشینکردن بێ بە مردن بێ خوانەخواستا کە ڕێگەی هەمومانە بتوانین وەفایەک هەبێ بۆی بتوانین زیاتر فەرمانبەر هەست بۆ ژووری خۆی بکە هەست بە ڕێزی خۆی بکە هەست بۆ بکە کە لێرە بێ یا لێرە نەبێ سوپاس و پێزازینی خۆی ئاراستە ئاکرێت. باشە کاک دیاری ئەوەیش کە زۆر گرنگێسان بیرم لێ کردەوە ئەوەیەکە لە ناو ئەم فستیڤاڵ و ناو ئەم چالاکیانە چۆن توانیوتانە جێگە بۆ وەشانخانەکان بکەنەوە چونکە بەڕاستی گرنگە کە نووسەرێکی خۆمان کتێبێک نووسەر لە وەشانخانەیەکی خۆمان بێت لە چاپخانەیەکی خۆمان بێت چاپی بکات بۆیە لە ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندە دەرفەت بۆ ئەوانیش ڕەخسێنراوە بەشدارن لەگەڵتانە؟ ئێمە وامان کردووە زیاتر وەکوتم لە 14 خانە و دەستگا و ناوەندەکانی ڕووناکبیری و ڕۆشنبیری ئەوانەی کە هەڵئەسن بە چاپدانی کتێب بە فرۆشتنی کتێب لێەوە نووسەرەکان دەتوانن کتێبەکانی خۆیان عرض بکەن و بتوانن باشترین فرۆشیان هەبێ و بتوانن لە پێشەنگاکەمانە کە بەردەوام 6 ڕۆژ ئەو کتێبانە عرضەکرێ وەگریشێک لە بەشە هەرە ئەکتیڤ و چالاکەکان ڕەنگە لە فیستیڤاڵەکە فۆتۆگراف ڕۆژێکی پێ بدرێ ئیشی دەست 2 ڕۆژی پێ بدرێ یا هەزیشێککە بەڵام فرۆشتنی کتێب یا عرضکردنی کتێب هەر 6 ڕۆژەکە بەردەوامە و ئەتوانین بێن یەکێکە لە بەشە زیندۆکانی فیستیڤاڵی ئەم جارەمان. بەڕێز دیاری بە دەرفەتی ێزانم پرسیاری وەت لێ بکەم کە چاپکردن و بڵاوکردنەوەی کتێب بە تایبەت کە ئێستا بە ڕێژێکی زۆر ئەکرێ بەبێ سانسۆر و ئازادی نووسینە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر بە کللتورکردنی خوێندنەوە ئایا زۆری کتێب یاخود ئەو زۆری چاپکردنیان پێویستەکە خۆی بە شێوازێکتر بکرێ بە کللتور؟ ئێمە لە ئێستا شتێک نییە ناوی سانسۆری کتێب بێ خۆشببختانە هەر نووسەرێگەر وەرجێڕێک ئەگەر خۆی بێ یا وەچیلێکی هەبێ یا کەسێک لە چاپخانەیەک نووسراوێک بێنێ ئێمە بتوانین ژمارەی سپاردنی بینێ باتوانین بڵێن بە ئاسانترین ڕێگە ژمارەی سپاردنینێ ئەو کتێبانەی کە لەسەر هەستی نەتەوایەتیە لەسەر مێژووی میلەتەکەمانەوە ئەو کتێبانین لەسەر ئەدیانەکانە توانیمانە ڕێگایچکەی بۆ بکەین بۆی بتوانین باشترین کتێب باشتری خزمەت بکەین بە ئەدیانەکان. هەر بۆ نمونە ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبەکانی مەسیحیەکان کتێبەکانی کەی ئەدیانەکانی کە ڕێگەمەنداوە کتێبخانەی گشتی عینکاوە هەستێ بۆ ئیشە بتوانین ژمارەی سپاردنی باتێ ئەوە کار ئاسانێکە بۆ نووسەرێکی ئەدیانەکانی کە هیچ پێویست ناکا بێتە بەڕێوەبەرایەتی گشتی و جارێکی کە هات و چۆ و مەسرەف و کە ئێمە تێنەگەین لەوەی ئەم کتێبە تا چەند خزمەتی ئەدیانی مەسیحیە ئەدیانی یەزیدی ئەدیانەکانی کاکە خۆی لەوێ لە کتێبخانەی گشتی عینکاوە توانێت ژمارەی سپاردنی بداتێ و بە ئاسانترین شێوە و بە
توانیمانە کاراسانکی زۆر باشی بۆ بکەین تا خزمەتی ئەو نووسەرە بکەین. باشە کەواتە ئەمە خزمەتگوزاریەکی زۆر بەرچاو باشە کە لە کتێبخانە گشتیەکان ئەنجام ئەدرێت بە گشتی بینە سەر ڕەوشی کتێبخانە گشتیەکان و ئەوەی کە 92 کتێبخانەی گشتی حکومی لە هەرێمی کوردستان هەیە ڕەوشەکەی چۆنە؟ چ شتێک پێویستە کە هەبێت نییە چ شتێک هەیە کە زۆر باشە تایدا لەسەر ئاستی هەرێم بەڵێ ئێمە لەسەر ئاستی هەرێم 94 کتێبخانەمان هەیە لەسەر ئاستی گشتیەکان 8 کتێبخانەی گشتیمان هەیە کە کتێبخانەی گشتی زاخۆ کتێبخانەی گشتی دۆ کتێبخانەی گشتی ڕاپەڕین کتێبخانەی گشتی سۆرانیش لە مانگی دەیە بەڕێو ڕسمێکی شایستە ئەکرێتەوە کتێبخانەی گشتی سلێمانی گشتی هەولێر هەڵەبجە گەرمیان ئەمانە هەمووی لقوپۆپیان لەکرێتەوە بە سنوورەکانی خۆیان ئەتوانین بڵێن کەشوهوایکی وا ڕەخساوە کە نووسەرێک خوێنەرێک خوێنکارێک ئەگەر هەچ کتێبێکی لە قەزاکەی خۆی دەست نەکەوێت کارێکمان کردووە لە خۆناغی ناوەڕاستین بە ئەلکترۆنیکردنی کتێب بتوانین لە ڕێی مۆبایلەکەتەوە لە ڕێی لاپتۆپەکەتەوە کام کتێبە دویست کام سەرچاوە دویست بتوانێت بکێتە بەردەستە و ئێمە بۆی هەر پرسیارێکی لا دروست بێ با من وەڵامن بمەوە ئێمە لە کتێبخانەی گشتی دەستمان بردووە بۆ دووسێ ئیشی زۆر باش یەکێک لەوانە وکوتم بە ئەلکترۆنیکردنی کتێب یەکێک لەوانە ئێمە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە چالاکێکی گەورەمان کرد لە ساڵی ئایندەیە توانیمان نزیکەی 7000 کتێب بخێنە ناو ڕەفەکانی زیندانیانی چاکسازیەکانەوە چاکسازی گەوران چاکسازی مناڵان چاکسازی ژنان ئەمە یەکێک بوو لەو ئیشانی کاکری ئێمە بڵێن جێیشان نازیە بۆ بەڕێوەبەراتی گشتێکەکەمان ئیشێکی کەمان لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە کە بتوانین کتێبخانەکانی خوێندنکاکان ئەکتیڤ بکەینەوە ئێمە ئەزانین لە مێژووی کتێبخانەی کوردیە لە ناوەندەکانی خوێندنا بە تایبەتی لە متەوەستە و لە ئامادەیەکانە کتێبخانەی زۆر باش هەیە بەڵام لەبەر هۆکارە جیاجیەکان ڕەنگە نەمانتوانی بێ و پێویست تەنسیق لە بینمانە هەبێ بەڵام ئێستا لە بەرنامەیەکی زۆر باشمانە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەسەر خەتین لەویش بەرجارتی ئەوقاف بێشیەکە لەوانەیە کە خاوەنی کتێبخانەیەکی مێژووی و کتێبخانەیەکی زۆر سەرچاوی زۆر باشی تایە کە بتوانین ئێمە جارێککە لەگەڵ ئەو 94 کتێبخانەکەی خۆمان بخێنە سەرخەت ئیشی لەسەر بکەین. بەڵێ باسی ئەوەت کرد کە کتێبخانەکان گرنگی زیاتری پێن لە نێویاندا کتابخانەی تایبەت بە منداڵان ئێوە چیتان کردوە تایبەت کتێبەکان کە تایبەتن بە منداڵان چەند کتێبخانەی منداڵان هەیە ئایا ئەو کتێبانەی کە چاپەکرێەوە بڵاوەکرێتەوە نووسرێ بۆ منداڵان لە ئاستی پێویستدایە؟ ئێمە لەسەر جەم هەشتی کتێبخانە گشتەکەی کە باسم کرد کتێبخانی مناڵان هەیە ئەشتوانن هەر ئەمڕۆ نوێنەرتان کامێرمانتان پەیامنێرتان بێن یەکێک لە چالەکیەکان بەشی مناڵانە کە لە سلێمانی بە تایبەتی بەشێکی زۆر ئەکتیڤە واتوانین بڵێن جێی دەستخۆشیە بۆ بەڕێوەبەراتەکان و بۆ مدیر و وەسە جەم فەرمانبەرات و بەشی کشمان هەیە هەر لێرە توانن ڕیپۆرتاژێکی زۆر باشکردن لە بەشی نابیناکان کە جیهاز و لاپتۆپ و کۆمپیوتەری زۆر باشمان بۆ دابین کردوون توانیمانە لە ڕێی ئەویش هەر لە ڕێی بەڕێوەبەرایەتی لەسەر بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جارێکی کە مانگە پێش ئێستا دانیشتێکمان کردووە بە تەمای دانیشتنی دووهەم زیاتر لێک نزیک بینەوە بتوانین خزمەتێکی زۆر باش بکەین بە نابینایان. زۆر باشە. بەڕێز دیاری سەبارەت بۆ کتێبانەی کە وەرگێڕانیان بۆ کراوە بۆ کوردی و ئەو کتێبانش کە کوردین و ئەبێ وەرگێڕانیان بۆ بکرێت بۆ زمانەکانی تر کە زۆر پێویستن لەسەر مێژووی کووردە یاخود لەسەر کولتوری کوردیە لەناو کتێبخانەکەتان یاخود لەناو فستیڤالەکە با بڵین لەناو کتێبخانە کوردیەکان کە هەر چۆن کارکراوەکە ئەو جۆرە کتێبانە لەم جۆرە فستیڤالانەیە کاری لەسەر بکرێت نمایش بکرێت ڕەنگە میوانی بیانیشتان هەبێ بۆی کە زیاتر بچێتە بەردیدی خوێنەر. بەڵێ ئێمە لە چوارچێوەی ئەو چواردە دەستگا و ناوەندا ڕەشنبیریانەی کە بەشدار بوون کتێبی وەژێڕاوی زۆر باشی تایە بۆ هەردوو زمانی کوردی بۆ زمانەکانی کە بۆ زمانی کوردی ئەوەش لەوێ بەشیشی خۆی کردوتەوە ئەتوانینەوەشە زیاتر بڵێن ئێوەی ڕاگەیاند کارەکان ئێوەی کەناڵەکان بتوانن ئیش لەسەر ئەو بکەن بەڕاستی وەرگێڕان یەکێکە لە بابەتە هەرە هەستیارەکان چونکە ئەو زمانی کە پێی وەرەجێڕی چەند کوردێکی پاراوە چەند
کوردیەکە لە ڕووی ڕێزمانیەوە بە باشترین شێوەوە گەینتە خوێنەر چەند کوردێکی پێ هەڵات و پەڵەتە لەوەش ئێمە گیر و گرفتمان هەیە کە ئەوە هی خەڵکانی پسپۆڕە ئیشی بەڕێوەبراتێکی ئێمە نییە خەڵکانی پسپۆڕ و خەڵکانی ئەکادیمیە کە بتوانێت لەو بوارەیە جێدەستی خۆی دیاری بکە و ئیشی لەسەر بکە. بەڵێ بەڕێز دیاری وەستە عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە. هەژە هەندێک هیوا و خولیا بە جۆرێکە وەکو پەتایەک وای بەڵام پەتایەکی باش لە کەسێکەوە بوو کەسێکی دیکە نەقڵە بێت خۆ ئەگەر نەشتوانێ وەکو هەمان کەس ئەو کارە ئەنجام بدات ئەو خولیایە ئەنجامدا بۆنیمە میوزیک بژێنێ یاخود وێنە بکێشێ بەڵام ئەوەندەی حەز پێیە مەرج نییە خۆی بیکات گوێی لێگرێ بۆ نمونە گوێ لە میوزیکەگرێ یان هەوادارێکی زۆری بینینی تابلۆ وێنە کێشانەکانەکە هونەرمەندان ئەیکێشن جا لە هەر حاڵەتێکیا بێ هەر باشە هەر باشە تووشی بیت بەلات ینی ببیتە هەواداری ئەو بابەتانیان بینەری بی بە هەر شێوازێکی بە هەر باش بەڵێ جا زۆر گرنگە لە ماڵێک ئەگەر دایک و باوک خۆیان هونەرمەند بوون وێنە کێش بوون یا میوزیسیان بوون بتوانن ئەم پەتایە نقڵکەن بە مناڵەکانیان ڕاستە دواتریش تافراوانە بگاتە کۆمەلگا هەروەک چۆن هونەرمەندێکی یەمەنی لە ڕێبەرانی هونەری شێوەکاریە وڵاتەیە ماوەی 30 ساڵە 30 ساڵ تەمەنێکی دوور و درێژە سەرقاڵی نەخشاندنی تابلوێ و ماڵەکەی خۆی هەمووی کردوتە گەلەریەک بۆی کە هونەرەکەی تێدا نمایش بکات هونەری شێوەکاریەکەی جا ئەو ناوی وەلی دەلەیە 5 منداڵی هەیە پەتایی بۆ 5 کەس نەقڵ کردووە زۆر باشە ئەوانیش وەکو خۆی خاوەن بەهرەی هونەرین نەک تەنیا حەزیان لێتی بگرە وەکو باوکیان ئەوانیش وێنەکێشی زۆر باشیان لێ دەرچووە بە هەمویانەوە ئێستا بوونەتە خانەوادەیەکی هونەری نایاب کە هونەری وێنەکێشان دەکەن. استراحة تأمل وتحديق في المستقبل. پشوویەک بۆ بیرکردنەوە ڕوانینێک بۆ داهاتوو لە پێناوی ئێستایەکی بادگران کە بێهودەیی بە هەنگاوی شەتەک بوو ڕای دەکێشێت ئەوە حاڵی منداڵەکانی ئێمەنە هەمووان بەو جۆرەن بەڵام بێئومێدیش نابن ئەم تابلۆیە گزارش لە ڕەوشی ئێستای یەمەن دەکات باشترین نمونەی ماڵی وەلید دەلەی هونەرمەندی شێوەکارە کە 30 ساڵ ئەزموونی هەیە الذي قضى 3 عقود من عمره في هذه الموهبة. محيطي كوني يعني دەوروبەرم وجودم هەرچی لە دەورما هەمووی هەر هونەرە هونەر ئامرازێکە بۆ گزارشکردن بۆ ڕەخنەگرتن و بۆ بژێوی و بۆ جوانی ناسینیش وسيلة للجمال. لم تحصر موهبة دلة في نفسه. دلە بەهرەکەی هەر بۆ خۆی نەبووە بەڵکو بە منداڵەکانیشی بەخشیوە پێنجیان ڕێچکەی باوکیان گرتووە نیگارکێشن شێوەکارن لە زۆر پێشانگای لۆکاڵیدا بە تابلۆ بەشداریان کردووە بەردەوام بە خوێندن و نیگارکێشان بەهرەی خۆیان پەرە پێدەدەن. بالدراسة والممارسة. هو من صنع الموهبة. باوکم بەهرەی پێبەخشیم زۆر یارمەتی دام هەتا فێری هونەری شێوەکاری کردم. الأسرة هي المنبع الأول للسلوك. خێزان سەرچاوی یەکەمی ڕەفتار و بەهرە و ژیان و ئاکارەکانمانە بە تایبەتی ئەگەر باوکێکی هونەرمەندیشت هەبێت. وخصوصا إنه يكون أبوك فنان. يحتفظ الفنان ولید دلە وەلید دەلەی هونەرمەند و منداڵەکانی دەیان تابلۆیان هەڵواسیوە ماڵەکەیان کردوتە پێشانگایەکی بچووک کە بەشێکە لە ئەمبارێک لە تابلۆی شێوەکاری کە گزارشتن لە ژیانی گەلی یەمەنی لە سەردەمی جەنگدا هەروەها دیمەنێکی پرشنگداری ژیانی لادێ و کە لە پوریش بەرجەستە دەکەن. والتراث أي من قائد كردستان بسوتشار من مدينة تعز جنوب غرب اليمن. بەرگە و بابەتەکانیان بەیانی 24مان پێشکەشکردن بەو هیواین کە باش بوو بێت و کەش و کاتێکی خۆشتان لەگەڵێمە بەسەر برد بێت. هیوای هەمیشە باشبوونتان بۆ ئەخوازی ناگاتان لە خۆتان بێت تا سبەی دەگەڕینەوەلاتان و هەدبەیەکی دیکەتان بۆ ئامادەکەین دەیخێنە بەردیتان ئەوە ماڵاوە و خۆتان لەگەڵ.